بینەرانی بەڕێز و خۆشەوی سەمکاتتان باش شەوێکی پرخێر و بەرەکەت و خۆشی بۆ هەموو لایەک ڕاستەوخۆ لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی بە کاتی عەقڵ. ئەم بەرنمەیەمان تایبەتە بە دوو چەمک کە ڕەنگە ئەگەر ئێستا ڕاستەخۆ لە دەمەوە بیستن ڕەنگە ینی ڕابکەن، بەڵام دوو چەمکن کە ئێمە مامەڵیان لەگەڵاکەین و ڕۆژانە بەریانەکەوین و ئێمە ئێستا لەناو چەمکانەژین. ئەوش چەمکی ئیسلامیزم و پۆست ئیسلامیزمە. هەرچەند چەمکەکان زۆر ئەکادیمین، زۆر موسەقەفانە دەرەکەون، بەڵام چەمەگەلێکن کە ئێمە ڕۆژانە بەردیاردەکانی ئەم دوو چەمکاکەوین. دیارە لە دوای ساڵی 1925ەوە ئەو دەسەڵاتەی کە نوێنەرایەتی ئیسلامیە کرد لە سەرئاستی جیهان کە بریتی بوو لە ئیمپراتۆرەتی عوسمانیە و ئەوەی کە هەندێک یاخود بەشێک لە توێژەرەکان بە خلافەتی ئیسلامی ناونێن لە دوای ڕووخانی ئەو ئیمپراتۆریەتەوە جیهانی ئیسلام دابەش بوو بەسەر کۆمەڵێک دەوڵەت و بوو بە جوگرافیایەکی پەرد بوو کە بە سەر کۆمەڵێک ڕەوت و ئاراستە و مەسهەب و زۆشتی جیاوازە دابەش بوو. لە دوای ڕووخانەکە لە دوای ڕووخانی ئیمپراتۆریەتەکە کۆمەڵێک ڕەوتی ئیسلامی هاتنە پێشەوە کە ناوی ئیسلامی یاخود پاشگیری ئیسلامیان هەڵگرت بوو. ئەمانە هەریەکان لە قۆناغێکە هەوڵی گێڕانەوەی خلافەتی ئیسلامیانە لە سەرەتا و دوایی استراتیژیان گۆڕا بە دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لە چوارچێوەی ئەو سنوورە نێودەوڵەتەی کە لە ئاستی جیهانەدانی پێندراوە. ئەم حرەکەیە کە پێ ئەوترێ ئیسلامیزم یاخود ئیسلامی سیاسی گەشەکردنی جیاواز لە ماوەی نزیکەی ئەو 100 ساڵەیە، چکە ئێمە لە 2025 ئەچینە 100 ساڵەی ڕووخانی ئیمپراتۆرەتی ئیسلامی و ماوەی 100 ساڵە دنیای ئیسلام بێ نوێنەرێکی کۆکەرەوە یاخود بێ دڵێکی کۆکرا بێ چەقێکی کۆکەرەوەیە کە سەردەمانی خۆی خلافەتی ئیسلامی خۆت ئیمپراتۆرەتە جیاوازەکان گزارشتیان لێ کرد. لە ماوەی ئەو 100 ساڵەیە ئەم ڕەوتە ئیسلامیە کە لە ناو دیراساتی ئەکادمی بەتایبەتی لە دیراساتی خۆرهەڵات ناسیا بە ئیسلامیزم یا ئیسلامی سیازی گزارشتی لێکرێ، چەندەها ڕەوتی جیاوازی گۆڕیوە، چەند دەموچاوی گۆڕیوە، استراتیژ و سەوابت و متەغیراتی جیاوازی هەبووە. ئێمە لەم بەرنمەیە بناغەیەک دانین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم دیاردەیە کە بریتێ لە دیاردەی ئیسلامیزم و دیاردەی پۆست ئیسلامیزم. بزانین دوو چەمکە چی ئەگەێنێ و بۆچی ڕەبتی بە ژیانی مە و بۆچی گرنگە لەبارەوە قسە بکەین. بۆ قسەکردنیش لەسەر هەردوو چەمکەکە و کۆی گشتی گەشەکردنی ڕەوتەکە دوو ئازیز و خۆشەویست، دوو پسپۆر و دوو کەسی شارەزای ئەم بوارە مێناوە کە ئەوانیش بەڕێزان و خۆشەویستان مامۆستا ئیدریسی وەیلی کە هەم نووسەر هەم مامۆسا هەم ڕاهێنەر و هەروەها سەرنووسەری گۆڤارێکی بە ئاعتیباری شەکە گۆڤاری ئاین ناسیە، وەروەها دکتۆر بەهمەن تایر نەریمان کە ئەویش هەر لە پاڵ مامۆستایەتی و هەروەها ئیش ئەکادیمیەکەیە ساڵانەیە کە خەریکی دیراسەکردنە لەسەر ڕەوتە ئیسلامی جیاوازەکان. بەخێر هاتنتانەکەم مامۆستاجان دکتۆرجان، یەخوا بەخێر بێت. ئەم شەوانە شەوی چوارشەممە بەڕامی پێشووتریش شەوی هینە کلاسیکۆ، شەوی هی چامپیۆنز لیگ و یاری پاڵەوانێتی ئەوانە. ئێمە ئەم شەوانە تەرخانەکەی بۆ ئەم گفتوگویانە بۆ ئەوانەی کە تااقەتی سیرکردنی یاریان هێر چەند ئەم شەو یاری چامپیۆنز لیگ و ئەوانە لە ئارانیە. مامۆستا ئیدریس دێمە لای جەنابەت حەزەکەم بۆ یەکەم پرسیار حەزەکەم لەسەر چەمکەکە ئیسلامیزم و پۆست ئیسلامیزم بۆی ئەو بینەرانەی کە زۆر تااقەتی ئەم چەمکە ئەکادیمی و زۆر ئەوانەی کە خەڵک خۆی پێم سەقافەکە ئەوانە ڕەنگە تااقەتی ئەوان نەبێ، حەزەکەم کورتێکمان لەسەر ئەو دوو چەمکە پێ بڵێ کە مەبەست لیان چێ بۆی کە ینی دەواازەیەک دروستکەین بۆ چوونە ناو بابەتەکەمانەوە. دەست خۆش بێ و سپاس بۆ میوانداریەکەت. ڕەنگە ئاسان نەبێ قسە لەسەر چەمکێکی وا بکەین کە بەلای توێژەران و بەلای هەڵگرانی ئایدۆلۆژی خودی ئیسلامیەوە تا ئێستاش بە درێژای 100 ساڵی ڕابردوو جێگەی مشتومڕێکی زۆر بووە. دەکرێت لە دوو ئاراستەوە ئێمە لەم چەمکانە بڕوانین. ئەو ئاراستەیە کە لەناو خودی تاراتی ئیسلامیە لەناو خودی ئیسلامیەکانایە کۆمەڵێک چەمک و زاراوە بەکارێنن بۆ ناولێنانی ئەم دیاردە ئیسلامیە، دیاردەی بژانەوەی ئیسلامی، ڕابوونی ئیسلامی، ئەمانە بەکاردێ زیاتر بەلای ئەوانەوە زیاتر چەمکیشی ئایدۆلۆژیە. بەلای ئەوانی ترەوە چەمکی ئیسلامیزم، ئیسلامی سیاسی، ئیسلامەوی، ئەمانە هەمووی بەکاردێت. کاتێک ئێمە بمان هەیە لە سەریکێ لەم چەمکانە بوەستین
کامیان دروسترە کامیان دروست نییە هەڵبەتە تووشی کۆمەڵێک ئیشکالە بین ڕاستە بنمونە ئەگەر ئێمە بڵین ئەم دیاردەیە بە ئیسلامی سیاسی ناوبەرین جارێک تووشی ئیشکالە بین لەوەیە کە کۆمەڵێک ڕەوتمان هەیە لەناو ئەم ئاراستانەیە کەوا کاری سیاسی ناکات بەڵە ڕاستە زیاتر سەرقاڵی کاری بانگەوازی و کاری خێرخوازی و کاری ڕێکخراوەیشە باش ئەگەر بە دەقیقی لەسەر چەمکە بەسین مەبەستمان لە چەمکی ئیسلامیزم ئەگەر طبعاً هێزە ئیسلامیەکان ئەوانەی کە خۆیان بەم ناونانرۆ کوایە بە ناتوەکو و جۆرێک لە ناو ناتۆرە هینەکەن بەس مەبەستمان لە چەمکەکە چی ئەگەر لە دەرەوەی ئەوە هینکەنۆکو تێرمێکی زانستیاخ و تێرمێکی تا ئەندازێک ڕۆشنبیری گشتی مامەڵی لەگەڵ بڕام وایە چەمکی ڕوتی ئیسلامی تا ڕادەیەک دروسترە بۆ ناولێنانی دیاردەکە بەڵێ لەبەرەوەی کۆی گشتی ڕوتە ئیسلامیەکان ئەوانەی هەڵگری ئایدۆلۆژیای ئیسلامین لە تای جێگابێتەوە چونکە ئەکری ئێمە لە ڕێگەی هەندێک خەسڵەتی هاوبەشی نێوان ئەو دیاردەیەوە یان هەڵگرانی و ئایدۆلۆژیەوە تا ڕادەیەک چوارچێوەداری ئەم چەمکە بکەین بۆ نمونە هەمویان تێڕوانینێکی شمولی گژگیریان هەیە بۆ ئیسلام هەموو پێیان وایە ئیسلام سیاسەتە ئیسلام ئابووریە ئیسلام کۆمەڵایەتیە ئیسلام چارەسەری کۆی گشتی کێشەکانی کۆمەڵگاکات جۆرێکی تریان دیدگایەکی تریان کە کۆیان نەکاتەوە دیدگای گەڕانەوەیە بۆ ئەسلی ئیسلام پێیان وایە کە ئەبێت بگەڕێنەوە بۆ ئەسلی ئیسلام قورئان کە ئەویش خۆی لە قورئان و سونەتی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ ئەبینێتەوانێ خەسڵەتێکی تر مەسەلەی تەقدیسە بە پیرۆزکردنی ئەوەی ڕابردووە یان دەقەکانی ڕابردوو یان تێڕوانین و دیدگای ڕابردوو بۆ ئاینی ئیسلام بۆیە پێم وایە ئەگەر بڵێن ڕەوتی ئیسلامی ڕەنگە هەم سەلەفیەکانی ژەگرێتەوانێ هەم ئەوانەی سەلەفی جیهادی ژەگرێتەوانێ سۆفیەکانی ژەگرێتەوانێ هەمیان تێ جێگا ئەبنەوانێ کە ڕەنگە ئەم ناولێنانەش دیسانەوە یار و نەیارانی ناو ڕەوتی ئیسلامی و دەرەوە ڕەوتی ئیسلامی هەر پێی ڕازی نەبن بەڵێ دکتۆر دەست خۆش مامۆستا ئیدریجان دەمە لای جەنابەت ینی ئێمە هەمیشە بۆ ینی ناونان ڕەنگە یەکێک لە هێزە هەرە سەرەتاکان کە لە قورئانیش ئاماژەی پێدراوە بریتە لە توانستی ناونان توانستێکی زۆر مهمە یعنی ئەوەی کە من تۆ بەچی بانگەکەم یعنی سا بۆ نمونە چەمکێکی وەکو سەرڕەش بۆ نمونە چەمکێکی وەکو بۆ نمونە گڵاو بۆ نمونە یعنی هەر چەمکێک لەمانە کە ئەیلکێنی بە شتێکەوە یعنی ئۆتۆماتیکی تۆ پێناست کردووە و خستوتە ناو زیندانی ئەو چەمکەوە یعنی ئایا یعنی لەم ڕۆوە ئیسلامیەکانی ئەوانەی کە خەریکی ئیشی سیاسین بە ناوی پاشگیری ئیسلامیەوە حەقی خۆیان سڵ لەم جۆرە ناونانە ئیسلامیزم و ئیسلامی سیاسی و پۆست ئیسلامیزم و ئەم جۆرە ناو بڵین تێرمانی دیکە بکەنەوە بگومان مافی خۆیەتی کە تۆ ناوێک لە تۆ نرێت لە دەروی تۆ ناو لێنرێت بیت ئەم ناوە شێکەیتەوە هەروە پێ ڕازیبیان ڕازی نەبیان مۆزوعێکە ڕاستە خۆی قودرەی ناونان لە هەچ کەسێکە کە قودرەی ناونانی هەبوو واتە قودرەی ئەوەشی هەیە خیتاب واتە گوتاری بەدەستۆی ئەتوانێت ئەوانی دیکە ناو بنێت چۆن باوچێک منداڵێکی دەبێت قودرەی بەسەر منداڵەکە هەیە بۆی ناوێکی باتێ ئەوی دیکەش کە قودرەی هەیە ناو بەسەر ئەوان دیکەدا دەسە پێنێت دیارە خاوەنی خیتابێکی بەهێزە بۆ ئەتوانێت ئەم ناوی باتێ بەڵام یەکێک شت کە گرنگە بۆچی بۆ نمونە هەندێک پێ دەگوترێت پێیان دەڵێن ئیسلامی سیاسی یان هەندێک چارێک ئەوترێت ئیسلامیزم بەمانای ئایدۆلۆژیا ڕەوتێکە ئیسلام دەکات بە ئایدۆلۆژیا ئەمە یەکێکە لەو تایتڵە دوور و درێژی کە بەردەوام لیبرالیزم کۆمۆنیزم بەڵێ علی شەریعەتی لە شوێنێک کاباسیەوە کە ئەڵێ ئێوە چیتان کردووە لەم چەند ساڵە کە لەسەر ئیسلام ئیشتان کردو ئەڵێ کێ کارێکی گەورەکە کردوێتمان ئیسلامان کردو بە ئایدۆلۆژیا کە دەڵێ ئیسلام دەکەم بە ئایدۆلۆژیا ڕاستەخۆ کۆمەڵە چەمک لە پشتیۆ ئامادێ بۆ چکە تۆ لەو قۆناغەیە لەو قۆناغی سەدەی بیستەمان سەرەتای سەدەی بیستەم کە هێتە پێشەوە ئایدۆلۆژیا گشتگیرەکان مۆدێلی ئایدۆلۆژیا گشتگیرەکانن بۆ نمونە مارکسیزم مۆدێلێکی جیهانی بوو لەسەر ئاستی جیهانە ئیشەکە کاتێک ئیسلامیزمیش سەر هەڵدەدا وەکو ئایدۆلۆژیا هەمان پێوەری ئەو وەرەگرێت واتە پێوەرێکی ئیلاهی نییە وەرەگرێت پێوەرێکی پێدراوە لە دەوروبەری خۆی دەیدرێتێ یان وەری دەکرێت دەبێتە ئایدۆلۆژیایەکی شمولی ئەم ئایدۆلۆژیا شمولیە بۆ گەیشتن بەوەی پرۆگرامەکەی خۆی پرۆگرامێکی تەقدیسکراویان پرۆگرامێکی دیکەیە جێبەجێ بکە پێویستی بچوونە ناو دەسەڵاتە لە ناو دەسەڵاتە سیاستکردنە ڕۆحی ئیسلامیزم بریتی بووە لە سیاستکردن بۆ گەشتنە دەسەڵات بۆیە لەم ڕۆوە
هەندێک ناویان ناو ئیسلامی سیاسی وەک مامۆستا سیوەیلی باسی کرد ڕەوتیشمان هەیە ناوی ئیسلامیە و خۆی بەڕابوون ناوەوە بەڵام خەریکی سیاستکردن نییە بەس لە چوارچێن پێناسییتەوە بۆن منە ڕەوتێکی وەکو سەلەفی نابێ بە ئیسلامیزم لە بەروی ئیسلامی نەکردو بە ئایدۆلۆژیا ئەوڵێ من ئامانجم سیاست نییە ئامانجم بەشداری سیاسی نیە و دەسەڵات ناگرمە دەست ینی ئا لە پێناسەکانە ئەم ڕەوتە سەلەفیە ناسیاسیانە هەمان مانای ئیسلامیزمەرەگریا هەر حرەکاتی وەکو ئیخوان و وەکو بۆ نمونە حرەکاتەکانی حرەکاتە جیادەکانی دەروی ئیخوانیش بە ئیسلامیزم ئەمەی کێشی ئەم پۆلێنکردنی ئالم ئالێرەوە کێشی دروستەکە بۆ نمونە هێزێکی سەلەفی ناجیهادی کە خەریکی داوایە بە تعبیرەکەی خۆی خەریکی بانگەوازە ناچێتەوە چوارچەوەی کە پێی دەوترە ئیسلامی سیاسی بەڵام کۆمەڵێ بابەتی دیکە وای لێ دەکا ئەمیش وەکو ڕەوتێکی ئیسلامی قبول بکرێت بۆ نمونە ئیسلام دەکاتە سنتەر بۆ ئیشکردن لەوەی کە پێی وایە جارێکی دیکە دەبێت لە ناو کۆمەڵە ئەم جۆرە لە ئیسلام سەر هەڵداتەوە بۆی ئەم کارکتەرە کە لە ناو کۆمەڵگەی ئیسلامیزە کردەوە دەتوانێت دواتە دەسەڵاتی ئیسلامیزە بکاتەوە بابەتەکە لێرەوەیە ناونانی ئیسلامی سیاسی ڕاستە نادەقیقا بەڵام لەوێەوە سەرچاوی گرتووە کە سنتەر لە ئیشکردنی سەدەی بیستی ئەم ڕەوتەیە بریتی بوو لە هەوڵدان بۆ چوونە سەر دەسەڵات باش چۆنیەتی گرتنی دەسەڵاتیش بابەتێکە کێشەکەی لێەوە سەر هەڵدەدا کە بە ململانەی سیاسی و ناو سیستمی دیموکراتیەمەی نەکردووە بەردام هەڵی داوە جۆرێک لە ئینقلاب ئەوی دیکە لا بە ئەمی پاک کە خۆیەتی بچێتە جێگەی باشە ئەتوانین لێرە لەم بەرنامەیە لەسەر ئیسلامیز و پۆست ئیسلامیزم بەوە ڕێکەوین کە ئیسلامیزم بریتە لەمەوە حرەکاتانەی کە ئیشی سیاسیەکەن وانێ بگەنە دەسەڵات و پۆست ئیسلامیش ئەوەیە کە تا ئەندازێک نەرمتر بۆ تۆ لەوە نازام ئەتوانی لەسەر ئەوە ڕێکەوینیان نازام جەناب دەڵێکی کاتێکە پۆست ئیسلامیزمی ژێتە پێشەوانێ وەکو چەمکێک گزارشتە لەوەی لە دوای ئەو شکستەی تیارە ئیسلامیەکان بەدیان هێنا یان ڕوبەڕووی بوونەوانێ چ جۆرە ئیسلامێک تەبەنی ئەکرێت خەسڵەت ئەو ئیسلامەت چییە باش ئەگەر تەبەنی ئەکرێت ئەگەر بچی با بچینەوە بۆ مێژوو ڕەنگە زیاتر لەسەر پێناسەکە ڕێکەوین ئیسلامیزم ئەگەر وەکو ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێیا وەکو محرەکاتەکانی تر یعنی کە هیچ لیبرالیزم بە ناوناتۆرە و بەجنێ و لە قەڵەم نایە هیچ کۆمۆنیستێک کۆمۆنیزم بە ناوناتۆرە نبینێ بۆ ئیسلامیەکان بۆ منە ئیسلامیزم بە ناوناتۆرە لە قەڵەم من لە کاتێکا بۆن من لە ئەدەبیاتی هی ئەکادیمی جیانە بەکارهێنرێ بەس لەوە تێپەڕین ئێمە لەبەری لە منزورێکی ڕەنگە دەرەوەی هی ئیسلامیەکان قسە لەسەر ئەمە بکەین مێژووی کورتەمی ئەگەر پوختەیەکی زۆر پوختەکراو ینی پوختەیەکی زۆر پوختەکراوی هی ڕەوتی گەشەکردنی ڕەوتی ئیسلامی لە دوای ڕوخانی پراتۆرەتی عوسمانیەوە بۆمە خەیتەر و چۆن بۆمانە خەیتەوە پێم وایە ڕیشەی ئیسلامی نوێ ئیسلامی سیاسی ڕەوتی ئیسلامی لە کۆتایەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە سەرهەڵدات ڕیشەکەی لە موسلیحەکان و چاکسازەکانی ئەو سەردەمەوە بە تایبەتی سێ کەسایەتیمان هەیە بوونەتە ناوێکی دیار محەممەد ڕەشید ڕەزا محەممەد عەبدا جەمالەدینی ئەفغانی کە هەرسێکیان داوای چاکسازیان کردووە لە ئاراستەی جیاوازەوە لە دیدگای جیاوازەوە بەڵام لەوەیە کۆبوونەتەوەیە لەوە کۆک بوون کە ویستویانە سەوابتی ئیسلامی لەگەڵ کەژاوە و پێشکەوتنەکانی جیهانی نوێدا بگونجێنن لەمەوە ئەمە بێتە ڕیشە و سەرەتایەک بۆ سەرهەڵدانی ئیسلامیزم ئەگەر لەبینی دوو قەڵسا ئەگەر ئەو چەمکە بەکاربێنین بەڵام بە فعلی لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانیەوانێ وردە ئیتر سەرەتای یان وەکوڵی هەوێنێکی ئەم ڕێکخراوانە سەری هەڵدا سەرەتاش لە ڕێکخراوە بانکخوازیەکانەوە سەری هەڵداوە زیاد لە سەرەتاوە کارە سیاسیەکە ڕاستە دروشمی بەرزکردن دروشمی زیندووکردنەوەی خلافەتیان بەرز کردوەوە بەڵام لە قۆناغیەکەما کە لە ئیخوان موسلیمێنە خۆی بینێتەوە لە 1928 بە دواوە لە سەردەستی حەسەن بەنا دروست بووە بە پلەی یەکەم ئەولەویەت کاری بانگەواز بووە دواتر لە قۆناغەکانی ترە تا 1948 هەر ئەولەویەت کاری بانگەواز بووە کەیتر ژیانی حەسەن بەنا کۆتایی دێت و مێژوونووسەکانی ئیخوان خۆشیان ئەمە بە قۆناغی یەکەمی مێژووی ئیخوان دانێن دواتر وردە حرەکاتی تریەتە پێشەوانێ هەر لەسەر دار و پەردووی ئیخوان حرەکاتی چەکداری دروست دەبێت و بەچەند قۆناغێکی تر و تا چەند حەقبەیەک لە تاریخی ئیخوان تێ ئەپەڕێت بە تایبەتی سەردەمی عەبدولناسر و ئەوانە و لە کۆتایی هەفتەکانە جارێکی تر حرەکاتی جیهادی
سەلەفی جیهادی دروست دەبێت. دواتریش لە ساڵی 1970 دوو حەدەسی گرنگ هەیە داگیرکردنی ئەفغانستان لەلایەن ڕووسەکانەوە کە ئیتر ئەبێتە وێستگەیەک بۆ کۆکردنەوەی جیهادیەکان لە ئەفغانستان، هەروەها سەرهەڵدانی شۆڕشی ئیسلامی ئێران و دروستبوونی دەوڵەتی ئیسلامی ئێران. ئەمیش وەک وەڵیت پاڵنەرێکی معنەوی بوو بۆ ئیسلامیەکان کەوا سەورەیەک ڕوویدا و سەرکەوتنی بەدەستهێنا. ئەمەش بەدیوێکی ترە دەرگای کردەوە بۆ دروستبوونی چەندین حرەکاتی جیهادی و تونتریش سەلەفی جیهادی لە ناوچە جیاوازەکانە. سەرەتای دەی نوێمی بیست لە 1990 بەدواوە جارێکی تر گۆڕانێک گۆڕانکاریەکە پاشەکشەیەک بوو لە حرەکەی جیهادیە بە تایبەتی لە خەلی دەوڵەتانی خەلیج، لە دەوڵەتانی خەلیج تایبەتیش لە سعودیا، بە تایبەتیش لە وڵاتانی عەرەبیە لە جەزائیرە کە بەرەی ئینقاز جۆرێک لە جۆرەکان لە هەڵبژاردنە سەرکەوتنی بەدەست هێنا، بەڵام نەتوانێت دەسەڵات بگرێت، دەسەڵاتی ڕادەست نەکرا و هەنای بردە بە جیهاد و دواتر شکستی هێنا. ئیتر لێەوە تێزی پۆست ئیسلامیزم وردە وردە بەس پێشەوەی بڕۆینە جەزائیر بۆ ئەو پەڕی باکووری ئەفریقا لەگەڵ داگیرکردنی کۆیتا لە ناو سعودیەشا ڕەوتێکی سەلەفی سەرهەڵەیە کە ڕەوتێکی ناسیاسی متحالیفە لەگەڵ دەسەڵاتە. لەوێش طبعاً پاش فترەیەکی زۆر لە کۆچکردنی عەقڵە ئیخوانیەکان لە میسرەوە بۆ سعودیە و کەنداو ئەتوانین بڵێن ئیسلامی هی کەنداویش زۆر لەژێر تەئسیراتی حرەکاتی ئیخوانیا بوو و تا ئەندازێکی زۆریش ئەو مۆبەڵایزکردنە یاخود ئەو تەیارکردنی جیهادیەکان کە بچن لە بۆسنە و لە بڵین لە کۆماری یوغزلافیا و لە ئەفغانستان بچن بۆ شەڕ بەشێکی زۆری لەژێر تەئسیراتی هی ئەدەبیاتی ئیخوانیا بوو. بەڵام لەگەڵ داگیرکردنی کۆیتا نازم متفقی لەگەڵمانە ڕەوتی مەدخەلی یاخود ڕەوتی سەلەفی دەوڵەتی دروستە بێت کە متحالیفە لەگەڵ دەوڵەتە پۆستکۆڵۆنیالەکان. دروستە لە ڕووی مێژوویە دروستە، بەڵام جوڵانەوەیەکی تریشمان هەیە کە هەر سەلەفی جیهادیە لەسەر دەستی محەممەد بن سروور زەین العابدین لە سعودیا، ئەم پاشخانێکی خۆی بەڕێگە سووریا ئەچێتە سعودیا، تێکەڵەیە لە فکری سەلەفی و فکری ئیخوانی. ئەمەش وەکو جوڵانەوەیەک لە نەوتەکانە زۆرتر. ئەمە ڕوئینێکی زۆر باش بوو، بەس دوایی دێمە بۆ سەرک پرسیاری زۆر حساس لە جەنابەت، ینی ئەگەر تێبینی بکەین بە ترۆبگەیشتنی دروستبوونی حرەکاتی ئیسلامی لە کاتی گەرمەی شەڕی ساردا لە گەرمەکەتی لەوەیە کە ینی ئەو دوانە خەریکەن بێکە ئەمریکا دەعمێکی زۆر گەورەی هەموو ئەو بزاوانەکە کە دژی یەکێتی سۆڤێتن لە ژێر پەردەی ئەوەی کە ئەوە دەوڵەتێکی ئیلحادیە و ئێمە ئەکرێ بێکەوە ئیشکەین و ئەوە دێمەوە بۆ ئەو پرسیارە بۆلات. بەڵام ئەچمە لای دکتۆر بۆ یەک پرسیاری تر، ئەگەر کۆی ڕەوتە ئیسلامیەکان پۆلێن کەین ینی کاتیگۆرایزی کەین و پۆلێنی کەین، چەند ڕەوتی سەرەکیمان هەیە ئێستا؟ بەڕاستی ڕۆتێکی زۆر و زەبەنەمان ئەگەر زۆر کۆیانکەینەوە لەژێر کۆمەڵە کوردستانە باسی کەین لەسەر حەزەکەم جارێ لەسەر ڕەوتە گشتیەکانی لەسەر ئاسە ڕەوتە گشتەکان لە هەموو ئاستەک لە دنیا عەرەبی لە دنیا ئیسلامیە ئیسلامەکەی پێدەگوتر ئیسلامی ملی. ئەم ئیسلامە ملیە جیای لە ئیسلامی سیاسی با یەک شتێ پێ بڵێم، ئەم جۆرە ئیسلامی ملیە کە مۆدێرنزم یەت ئەم وڵاتانەوە توانای وەڵامدانەوەی ئەو خیتابە تازەی مۆدێرنزمی نییە، ئەوەی کە لە ناو تەسەوفەکانە سەرهەڵەدا توانای وەڵامدانەوەی ئەم خیتابەنەوەی مۆدێرنزمی نییە، بۆیە کە شکست دێن ئیسلامی سیاسی سەرهەڵەداوی کە پێدەگوتر ئیسلامی سیاسی. خاڵێکتر هەیە کە زەرورە لەناو جگە لە ئیسلامی ملی ئیسلامی جیهادی کە دروست دەبێت لە سەردەمێکدا بە تەواوەتی بەرەو دەسێنێت کە دیدەکانی سەید قوتب بێتە پێشەوە. لەو قۆناغەدا دوو ڕەو دەبێت لە ناو ئیسلامیەکانە، یەکیان ئەکرێ ناوی بنێم سەید قوتب بریتیە لە نوێنەریە تیۆرێزکارەکەیان کە لە منداڵدانی بۆچوونەکانی سەید قوتبەوە ئیسلامی جیهادی سەرهەڵدەدات. یەکێکی دیکە هەیە کە گرنگە ناوی بن ئەوش بریتە لە مالک بن نەبی. مالک بن نەبی جەزائیریە، کۆمەڵی کتێبیەک لە ظاهرە قورئانیە، کۆمەڵی کتێبی زۆری من زۆر بەیانم خوێندوتەوە. لەوێ باسی ئیسلامی حەزاری دەکات کە تۆ باسی جۆرەکانی لە ئیسلامەکە هەوڵ دەدا مۆدێلێکی دیکە لە ئیسلام بدا بە دەریێت خۆی کە بریتە لە ئیسلامی حەزاری. لە ململانی ئەم دوو دیدە ئیسلامی جیهادی مالک بن نەبی لەگەڵ سید قوڵات من خوێنەری هەردووچان بوو، مالک بن نەبی بە ئاراسێکی زۆر جیاوازتر بە ئیسلامێکی حەزاری ئەتوانین بڵێن ڕەنگە مالک بن نەبی لەگەڵەوەی
نزیکە لە سەردەمی سێت قۆی بەڵام زیاتر سەر بە پۆست ئیسلامی ڕەنگە سەر بە دنیای پۆست ئیسلامی ڕگوڕیشەکانی پۆست ئیسلامیزم کەس نەیجێڕاوەتەوە باسی نەکرۆ من ئەمێ بیجێڕمەوە بۆ مالک بن نەبی ئەمە گرنگە باشە بەس لەسەر ڕەوتەکانی کەین ڕەوتی ئیخوانمانە کە ڕەوتێکی عالەمیە بەڵێ یعنی ئەو ڕەوتێکی شیعیمان هەیە کە ئەوەش واضحە ڕەوتێکی سەلەفیشمان هەیە کە ئەوەش واضحە وردەوردە ڕەوتی سۆفیش خەریکە خۆی کۆکاتەوە بێ بە ڕەوتێک بەڵێ لازم ئەم ڕۆتی فەزالەری لەبیر نەچێکە زۆر گرنگە سەر بە دەستگای فەزالەرە لە گولێنەکانە خۆی بینێتەوە و درێژکراوی ناتوانین بڵێ سەر بە ئاراستە سۆفیەکەی ئەوە ئاراستە سۆفیەکی بەڵام نوێیە زۆر جیاوازە لە سۆفی کە پێشتر نێتوانی خیتابی هەبێ بەرامبەر مۆدرنزم کە باسمان کرد لەناو ئیسلامی میلیا خۆی بینێتەوە بەڵێ مجددێکە نوێگەرێکی وەکو نورسی دێت ئیشی لەسەر دەکات بەڵام جارێکی دیکە گولێنیەکان بە تورکی دەکەنەوە ئەمەش ڕەوتێکی دیکەیە ئەم ڕەوتە لە تورکیا ئێجگار ناسیۆنالیزە کراوە بۆ مانایی لە هەر شوێنێک بێت لە خزمەتی ناسیۆنالیزمی تورکیدا هەر شوێن ئەمە چێکە لە کێشەکانی ئەمڕۆتەوە بابەتێکی دیکەیە کە پێویستە بڵێ ڕەوتی تورکی ڕەوتێکی جیاوازە زۆر جیاوازە لەبەر ئەوەی ڕۆحی ناسیۆنالیزم و ئەتوانم بڵم تۆرانیت تیایدا چەقی گرتووە زۆر جا گفتوگویەک لە ناو ئیسلامیەکانی کوردستان دەکرێت ئەڵێ من مسلمانم ئەمجا کوردم بەردەوام لە ناو ڕەوتە گولێنیەکان تورکن ئەمجار مسلمان هەمیشە بەردەوام ئەم چەمکە هێناوەتە باش حەزەکەم بۆ هەر بۆ ڕەوتەکە بێمە لای جەنابەت ئەگەر لەسەر ئەم پۆلێنکردنی ئێمە حەزەکەم ورتری کەیتەوە پۆلێنەکان یا شتێکی جیاوازتر هەبێ بێڵێ ئێستا ئەو ڕەوتەی ئێستا کە ڕەوتی ئەوەی کە پێوترە ئیسلامیزم یعنی بەبێەوەی بینە پۆست ئیسلامیزم ڕەوتە ئیسلامیە هەرە دیارەکان لە ئاستی جیهانە کە حزوریان هەیە کامانان عزیز نەبێ ئەگەر بۆمان ڕۆکەیتەوە ئەکرێ بڵێن ئیخوانەوە بۆ خۆی ڕەوتێکە جیهان بێ لەوە ئەو حیزبانی کە حیزبن لەسەر ئاستی وڵاتەکانیان تا ڕادێک حیزبی خۆجێی میلین بەس لەسەر ڕەوتی ئیخوان بۆسیت ڕەوتی ئیخوان چەند ڕەوتی تر لە جیهانە سەر بە ئیخوان دەبوون منە حەماس وازەحە ڕەوتێکە سەر بە ئیخوانە وایە حەماسی فەلەستین لە مناڵدانی ئیخوانەوە دروست بووە بەس ئایا ئەکرێت ئەمریکا سەر بە ئیخوانە ئێستا سەر بە ئیخوانە باشە بڕوان دەروانێ هێزێک وەکو داد و گەشە پێدانی تورکی هەموو ئەمانە درێژکراوەی ئیخوانن یا پەیوەندێکی ئۆرگان بە ئیخوانەوە هەیە کرێ لە سەر ڕەوتی ئیخوانی حسابکرینیا ئەمانە سەر بە ڕەوتێکی جیاوازن من بڕوام وایە نە داد و گەشە پێدان نەیەگرتووی ئیسلامی هیچیان لە ئێستاە لەسەر ئیخوان مەحسوب نین ڕاستە بە باگراوندێکی ئیخوانیەوە دروست بوون لە قۆناغێکە لە هەناوی ئیخوانەوە هاتوونەتە دەرەوانێ بەڵام ئێستا داد و گەشە پێدان ئەوەندەی بەرەو ئەوە ئەڕوات کە تەوەجوهی زیندووکردنەوەی هەژمونی عوسمانی بێت بە ئاراستەی هەنگاویناوە بیری لەوە نییە کە ئەو دیدگایی کە ئیخوان هەیەی بۆ جیهان تەبەنی بکات باش ئەگەر ئیخوانەکە مەدرسێک تەماشا بکەین قوتابی زۆری هەیە نازەی تونسیە داد و گەشە پێدانی هی مەغریبیە داد و گەشە پێدانی تورکیا والحاڵ ئیخوان مەدرسەیە کەوتوانین بە ڕەوتێکی گشتی هینی بکەین لە دەرەوەی ئیخوان چی ترمانێت چی هێزی سەلەفیەکانمان هەیە سەلەفیەکانی جارێکی تر لەناو خۆیانەدا بەشواری زۆرمان ڕەوینە دەم و چاوە ڕوخسارە گشتەکانیان کامەیە ڕوخسارە گشتیەکان ئەکرێ بڵێ سەلەفی جیهادیمان هەیە بەڵێ ئێستا لەکوێ سەلەفی جیهادی زیاتر خۆی لەو حرەکە جیهادیانە ئەبینێ کە لە قاعیدەوە دواتر داعش بە هەمان شێوە تەمسیلی سەلەفی جیهادی ئەکرد بەرەی نوسڕا هەیئەی تەحریری شام بێلەوە هەندێک گروپی بچووکمان هەن حڕاس و دینمان هەیە بۆ نمونە هەر لە شامە ئەتوانین تالیبان حساب بکەین لەسەر ئەوە تالیبان پێم وایە ئێستا بەرەو ئاراستەیەکی تر هەنگاویناوە زیاتر بەرەو خۆجێ و خۆماڵی بەهر لە ڕۆتی سەلەفیا بێنەوە جگە لە سەلەفی جیهادی چی سەلەفی مەدخەلیمان هەیە بێلەوە سەلەفیا ئەمە کە زیاتر جارێکی ڕڵێت سەلەفیا زانستیەکان سەلەفی سیاسیمان هەیە لەناو کۆیتە هەندێک حرەکاتمان هەیە عەبدولخاڵقمان حیزبیان هەیە و لە میسری حیزبی نورمان هەیە کە هەمانە کە پێشتر سەلەفی علمی بوون و دواتر ئەمە ئیخوانمان هەیە ڕەوتێکە سەلەفیمان هەیە لە پاڵ ئەمانە چ ڕەوتێکی تر بێلەوە کۆمەڵێک حیزبمان هەیە کە زیاتر حیزبی خۆجێین بەڵێ ڕەنگە لە لایەنە مێژوویەکەەوە ئەگەر لێکی بدەیتەوە لە ئیخوانەوە سەرچاوی گرت بیان لە حرەکەیەکی جیهادیەوە سەرچاوی گرت بێت بەڵام ئێستا هیچ پەیوەندیەکی ئۆرگانی بە ئیخوانەوە نیان بۆ نمونە کۆمەڵی دادگەری لە کوردستان ڕەفا لە تووشیا بەس یەک خاڵ هەیە جەماعەت یەک خاڵ هەیە بۆچی بە ئیخوان موسلیمین ئەو گوترێت
دایکی حرکاتی ئیسلامی. یەک خاڵ هەیە، یەک پێناسەی حەسەن بەنایە بۆ ئیسلام، کۆی ئەوانەی کە لە ژێر باڵی ئیخوانیزما کوانەکاتەوە، ئەم پێناسەیە توانێت کوانەکاتەوە. قال الإسلام نظام شامل يتناول مظاهر الحياة جميعا. بله. بۆ نمونە لە کوردستان دا طبعا بە کوردی ینی ئیسلام سیستمێکی گشتگیرە کە هەموو لایەنەکانگیرە گشتگیر و سەرتاپاگیر بەستۆنی و بە ئاسۆیی هەموو لایەنەکانی ژیان داگیرەکە. بەڵێ ئەم دیدە دیدی کۆکەرەوەی هەر گروپێکی درەکە کاریگەر بێ بە جیهانبینی ئیخوان. ئەمە دوای بۆ پۆست ئیسلامیزم پێویستیشمان بۆ پێناسەیە بێت، چونکە پۆست ئیسلامیزم بریتە لە تێپەڕاندنی ئەم پێناسەیە، بەڵام چۆن تێکێشکێنێ. بەس گەڕێمە بۆ لای ئوستاز دێمە بۆ لای جەنابەت. ڕەوتی سەلەفیشمان تقریباً ئەوە لە دەروی ڕەوتی سەلەفیش ئەو ڕەوتانەمان باس کرد. لە شیعەش ئەتوانین بڵین کە ینی ڕەوتە شیعەکان ژیانی بۆ نمونە ڕەوتی کۆنزەرڤاتیڤی شیعەمانێ بۆ نمونە کۆنە پارێزەکانی هی ئێران لەگەڵی حرەکەی سەوزمان هەیە ڕیفۆرمیستەکان. حرەکەی شیعی ئیسلامی ئەچێتە کوێی ئەم ڕەوتانەوە. لەناو حرەکاتی شیعیشە بە هەمان شێوە جارێکتر حرەکاتی جیهادیمان هەیە، لەناویشە حرەکاتی سیاسیمان هەیە، جارێکی تر دابشکاریەکمان هەیە ئەوانەی بڕوایان بە ویلایەتی فەقیه هەیە. بەڵێ ئەوانەی بڕوایان بە ویلایەتی فەقیه نییە. هەموو ئەمانە ئەکرێت جارێکتر لەناو حرەکاتی شیعەیە. تەنانەت هەندێک حرەکاتمان هەیە زیاد دۆشتن، هەندێک گروپی بچووکمان هەیە لە عێراقا جۆرێک لە جۆرەکان تەتەڕوفی کردووە بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان پێیان وایە عەلی بەنە ئاستێکی زۆر بەرزتر لەوەی کە لە ئەدەبیاتی شیعە هەیە. هەموو ئەم جوڵانەوەنەمان هەیە، بە زمانە جوڵانەوەی بچووکن تا ئێستا لە ناو شیعەکانە نەبوونە تا ئاراستەیەکی بەرچاوە. لە دەرەوەی ئەم سێڕۆتی کە تا ئێستا ئەم چوارڕۆتی کە باسمان کرد، ئەتوانین سۆفیش بەڕەوتێکی تریهی ئیسلامیزم یاخود ئیسلامی دابنی یاخود ڕەوتێکی جا ئەچێتەوە چوارچێوی ئیسلامی میلیەوە. ڕەنگە ئێستا جۆرێک لەوە هەبێت ئایا سۆفیەکان یان ئەشعری کە هەندێک لە وڵاتان ئیش لەسەرەوەکەن کە تەبەنی بکەن، جۆرێک لە جۆرەکان بیکەنە مۆدێلێک لە ئیسلام بۆ خۆیان، بۆ نمونە ئەسهەر ئیش لەسەر ئەم بابەتە ئەکا. ئیمارەتەکانیش تا ڕادێک ئیش لەسەر ئەوەکەنیان هی تەبەنی جۆرێک لە ئیسلام بکەن جیاواز بێت لەو ئیسلامی کە لە سعودیە تەبەنی کراوە. ئیماراتیەکان من ئەکەم ئاگام لێگەرەوانی بۆمان باسکەوە. ئەوەی ئیماراتیەکان هەم بوعدێکی تەسەوفی هەیە، هەم بوعدێکی علمیشی هەیە لە ڕێگەی دروستکردنی کۆمەڵێک مەراکیزی سەقافیەوانە و کۆمەڵە کەسایەتی ئیسلامیان لە دەوری خۆیان کۆ کردوتەوانێ. بۆ نمونە ئیسلامیون یەکێکە لەو سایتانەی کە ئیش لەسەر ئەوە کات موقعی میسباریان هەیە، جۆرێک لە جۆرەکانیان هەیە خوێندنەوەیەکی نوێ بکەن کە هیچ جۆرێک ئیسلام تەبەنی بکەن کە ئیسلامێک بێ بۆ نوبەرامەی ئیماراتی لێبێ. سەڵتەنەی عەمان جۆرێک لە جۆرەکان ئەویش جۆرێک لە ئیسلامی تەبەنی کردووە کە ڕیشەی ئەچێتەوە سەر خەواریجەکان. خەواریج جیاوازە لەو ئیسلامی کە جیاوازە و هەر وەکو زانیاری بۆ بەڕێزت کەمترین کاری توند و تیژی لە ناو ئیسلامیەکانی سەڵتەنەی عەمانە هەبوو بەڵێستا. هەر دەوڵەتێکی سەیرە لەگەڵ ئێران و ئیسرائیل بینی باشە، لەگەڵ عێراق و ئەمریکا هیچ کێشەی نییە، دەوڵەتی وەساتەیە. حتا ئیسلامیەکانیش دیدگایەکی جیاوازیان هەیە و کەمترین تاکیشیان چۆتە ناو گروپەتون ڕۆکان ڕاستە. ئێستا هینەکەم محازەرێکی دکتۆر عەدنان ئیبراهیم بینی لەسەر ناوازەی تەجربەی سەڵتەنەتی عومان. ینی تەجربە وڵاتێکی زۆر خۆشە تەبان من زۆر سەیری تەلەڤیزۆنەکەم زۆر حەزەکەم زوو پێم مەڵە نەگەر گەشتکەی حەزەکەی بچی بۆ چ وڵاتێک سەڵتەنی عومانێکی کە لە وڵاتان بەس باسی ژۆکەن کە دەوڵەتێکی زۆر شمولیە پڕپڕە لە مخبیر و لە دەوڵەتەکان خۆیڵی دەوڵەتێکی ئەوەیە. ینی بەرحاڵ ئەو لایەنەشی ئەتوانین بینی، بەڵام دەوڵەتێکی سەرنجڕاکێشە لە هەموو ڕێکۆ بە تایبەتی حتا لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ مۆدێرنیتەوە، ینی ئەوەی کە چۆن تەقبولی تازەگەریان کرد. یەکسەر دەوڵەتێکی کەلەپور ینی وڵاتێکی کەلەپوری نەهاتن کەلەپوری خۆیان، هەتا بە تایبەتی لە ڕووی بیناوە، لە ڕووی تەلارسازی و جلوبەرگ و حتا مۆسیقا و ئەوانش زۆر بە هێواشی ئیمتیساسی هی مالیزیەکان و ئەندۆنیزیەکانیش ئەزمونێکی خۆیان هەیە بۆ تێڕوانینی ئیسلامی و تەبەنیکردنی ئیسلامێک کە تایبەتە بە ژینگەکەی خۆیانەوانێ. ئەوەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوان ئەگەر یەک تەلمیحی کورتمان بیتێ لەسەر ئەوانیش زیاتر ئیسلامێکە ئیسلامێکی داوی کۆمەڵایەتی علمیە. بەڵێ دوور لەو ئیسلامەت کە تەبەنی فکرێکی تونند و تیژی بکات. بەڵێ هەرچەند ئەوان جوازم خەتی ئیخوانیان تایە بوون لە مالیزیا ئەنوەر ئیبراهیم بەس مەقبول نەبوو، نازام ئەو ئاگاداری ئەو ململانەی نێوان محەممەد مەهاتیر لەگەڵ ئەنوەری ئاراستی ئیسلامی ئەوەندەی بەرەو دەوڵەتی مەسەلەی مافی هاوڵاتی بوون و پۆست ئیسلامیزمە
ئەوەندە لە قوڵای ئیسلامیزمە خۆی نبینێتەوە. ڕاستە دەست خۆش مام ساجان دێمەوە خزمەتت لەسەر هین ینی ئەگەر سەیری مێژووی 100 ساڵەی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی بکەنە چەند 100 ساڵی تەواو نیە ئەگەر ئیخوان بەسەرەتا دابنین بەڵام وەکو ئوستاز مامسا سیوێلی باسی کرد ئەگەر لەگەڵ کارەکانی محەممەد ڕەشید ڕەزا و جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدەوانە باسکەین تقریبا ئیتر لە گەڵ ڕوخانی ئیمپراتۆرەتی عوسمانیە تقریبا ئەم ڕەوتە فرچکی گرتووە و دەرکەوتووە لەماوەی ئەو 100 ساڵەیە یعنی کۆمەڵێک گۆڕانکاری جیاوازە بینین لە گوتار و لە دیسکۆرسی ئەم حرەکەیە چۆن سەیری ئەم گۆڕانکاریەکەی کە لە خیتاب و لە گوتاری ئەم حرەکەیە ڕوویاوە تاکو ئێستا زانی جەنەوی سیوێلی باسی سێ ئەو سێ کارکتەرە گرنگی کردی چەند ئەفغانیە و هەروایشان عەبدەیشان ڕەشید ڕەزایە من هەندێک لە مەنارم خوێندێتەوە بە وردی لەگەڵیا چوون پێم وایە ڕەشید ڕەزا ئینقلابێکی گەورەیە بەسەر هەردوو ئەوی پێش خۆیان منیش ویستم ئەو تێبینیە بەم ئینقلابێکە کە پێم وایە ئەو دامەزرێنەری بە ئایدۆلۆژیەکردنی ئیسلامە لە ناو عەرەبەکانە دواتر دەگەڕێتەوە دەچێتە ناو ئیخوانەوەرەوە ئیخوان کوڕی شەرعی ئەو دید و بۆچوونانێک کە لە مەنارە ئیشی من ڕێکی تریشم هەیە لەسەر خاڵم ببوورە یەک ڕێیترم لەسەر ڕەشید ڕەزا پێم وایە بە ناواخنکردنی تێڕوانینی سەلەفی لەناو هەموو حرەکاتی ئیسلامی دوای ئیخوانە تۆکەی ڕەشید ڕەزادانی جنا خۆی تا ئەندازێکی زۆر بەنا خۆی ڕوتینانی سۆفی مەشرە بەوە سۆفیشە تعبیری سۆفیش لە ناو هینەکانیە لە ناو پەیامەکانیە بەکارێنێ ڕاستە بەڵام یەک خاڵ هەیە گرنگە لە هەرێمی کوردستانە ناو کووردا باسی کەین یەکێک لە قوتابخانە یەکێک لە قوتابی هەرە بە وفاکانی جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدە بریتێ لە شەمحەمەی خاڵ بڕۆ سێری تەفسیری شەمحەمەی خاڵ و دیدگای ئەو لە تەفسیرەکان مەلای گەورەش کاری لێ خاڵایە باش دیدگایەکی تەنویری ڕۆشنگەرانەی هەیە لە ناو تەفسیرەکانی خۆیدا ئەسڵان تەفسیری تەیرە ئەبابیلە کات هەوڵەدا بیبەسێتەوە بە مۆزوعی نەخۆشی و بڵاوکردنەوەی میکرۆبەوە من پێم وایە هەڵاوسان ئەو دیدەی کە عەبدە و هەروە ئەفغانی هەیە بوو دیدێکی ڕیفۆرم خوازانە بوو بەڵام ئەوەی کە پێی دەگوترە ئیسلامی سیاسی دیدێکی ڕیفۆرم خوازانە نییە ئەمە دوو دابڕانی جیاوازە و پێش دوای ڕەشید ڕەزا ئەم هیناکە بەڵێ بەناغەکەی دەگەڕێتەوە بە دید و بۆچوونەکانی ڕەشید ڕەزا لێرەوە ئەم خیتابەکە دروست دەبێت خیتابێکە هەندێک پێی دۆتر ئیسلامیزم ئیسلامی سیاسی یان خۆیان پێی دەوڵێن سەحوا یان ڕابوون بە کوردیەکە هەرێکەمانی پێدەگوترێت تێیدا ئەم خیتابە کاتێک دەچێتە ناو واقعەوە تووشی جێرمۆکێشێکی گەورە دەبێت لەگەڵ واقع یەکێک لەو کێشانی کە میشە شیعارێکی ئێژگا گۆری کۆ کردوێتەوە زۆربەی ڕوتەکان تێیدا کۆ بنە بریتیا ئیسلام چارەسەرە کاتێک دەچێتە سەر دەسەڵات ئەو وەهمەی کە هەموو ئایدۆلۆژیاگی یۆتۆپیایەکی هەیە ئەم خیتابە بەتاڵ دەکاتەوە لەوەی کە بۆ چارەسەر نییە پرسیارەکە ماکرێ هەموو جارێک لە لەحزەیەکە پێ دەڵێ بۆ نمونە ئەگەر هاتوو من چوومە سەر دەسەڵات کۆمەڵێ گورگ و مەڕ لەگەڵ یەکتر ئەو دەخواتەوە بەڵام کە دەچێت لە ئەفغانستان دەسەڵاتێکی شمولی دروست دەکات برا مسلمانەکانیش لەگەڵ یەکان ناتوان بژین و مۆدلێک دوو مۆدل دەیان مۆدلی وامان هەیە کە تیایدا پێش ئەوەی ئەوانی دیکە بن بە قوربانی ئەم ڕەوتانە ناوە ڕەوتانە خۆیان خیتابە جۆر بە جۆرەکانیان دەیدەن بەیەکە یەکێک لە کێشە گەورەکانی خیتابی ئیسلامیزم ئەوەیە دیدگایەکی ڕوونی نەبووە بۆ بەڕێوەبردنی دەسەڵات و سوڵتا تیایدا دیدگایەکی ڕوونی نەبوو بۆ بەڕێوەبردنی دەوڵەتی مۆدێرن باشە ئەمە پێ دوایەکەم بەرێکەوتنی واقعیە کە گوتارەکە لەسەر بەردی واقع تێکەشکێ ناوچاوی دەیدا بە واقع باش ئەمە یەکێکە لە کێشە پرسیارەکەی من ئەوەوە بەس پرسیارێکی تر لێ بکەم پاساوی ئەم هێزانە ئەوەیە کە مؤامرەیەک یا پیلانێکی نێودەوڵەتی هەیە ڕێگەنە هیچ کاتێک ئەم هێزە ئیشکا بۆ نمونە پێچۆک و مورسی ساڵ کەمتر لە ساڵێک لە دەسەڵاتا بوو یەک ئینقلابیان بەسەرا کرد نازەی تونسینیان هێشت ڕاست ینی نازم نموزەجی داد و گەشە پێتان تا ئەندازێک توانێتی بۆ نمونە تورکیا لە زۆر قەیران ڕزگارکارچێنە سایتر لە مۆدلی داد و گەشە پێدان مۆدلی ئیسلامیزم نییە ئاگا دەریەوە بین باش بەڵێ جا پرسیارەکە لەسەر ئەوەیە پرسیارەکە ئەم بەچی دەست پێکە ئەم گوتارە و گەشەکردنەکانی چۆن ئەگەر بە زۆر ئەم گوتارە بە ئەسلەمەکردنەوەی تاک خێزان کۆمەڵ دەوڵەت دەست پێکات بەڵێ یەکێک لە کێشەکانی ئەم گوتارە کە دەچێتە ناو دەوڵەت ئەسلەمەکردنەوەی دەوڵەت بدعەیە کە نازانین چۆن چارەسەریکەی بۆ نمونە کە تۆ دەڵێی ئەم دەوڵەتە ئیسلامە
وشەی ئیسلام بۆ مرۆڤ بەکاردهێنراوە لە مێژووی ئیسلامیدا کەچی ئەم جارێک دەیدا بە شتێک کە پێی دەوترێت دەوڵەت بۆ نمونە لە مێژووی ئیسلامە تۆ خلافەت هەیە بە ناوی ئیسلامەوە نەبووە خلافەتی عەباسی هەبووە عوسمانی هەبووە سەڵتانی عوسمانی هەبووە ئومەوی هەبوو ڕاشیدین هەبوو هیچیان پاشگیری ئیسلامیان پێوە نەبووە بەڵام کاتێک ئەم مۆدێلە دێتە پێشەوە لە ناو دەسەڵاتدا ڕاستەوخۆ چەمکی ئیسلام دەنێ بە ناو دەوڵەتەوە ئەمەیەکێکە لە بیدعەتازەکانی کە لە سەردەمی نوێدا دەیخەتە ناو کایەکە و هەروەها گفتوگویەکی دوور و درێژ دروستەکە لە بینی ڕەوتێکە کە خۆی پێ بەخۆیڵە من مەدەنیم یان پێ خۆیڵە من علمانیم و ئەمیش ڕەوتێکی ئیسلامی پێوایە دەوڵەت دەبێ ئیسلامی بێ و چەمکی ئیسلامی دەچێتە ناو گفتوگۆ و قسەکردن لەسەر دەوڵەت ئایا دەبێت ناسنامەی دەوڵەت چی بێ ئەمە یەکێکە لە ئیشکالێتەکان ئەو ئیشکالێتە کێتە پێشەوە هەموو جارێکە تۆ دەوڵەت دەبێت بۆ نمونە دینی هەبێت ئەمە یەکێکە لە کێشەکان دەوڵەت یعنی چی دەبێتی دینی هەبێت ئەم چەمکە لە ناو ئیسلامیزما ڕوون نییە مرۆڤ دەبێت دینی هەبێ ئەمە ڕوونە لی تێ دەگەین بەڵام کە دەڵێ دەوڵەت دەبێت دینی هەبێت ئەگەر دینی نەبێت دەوڵەت دەچێتە جەهەنەمەوە یان بەهەشتەوە دەوڵەت ناچێت ئەم شوێنانەوە بۆیە چەمکەکان لە خۆیاندا لە ناو ئیسلامیزمدا کەی سەری دەیدا بەردی ئەلحەد کاتێ دەچێتە ناو دەسەڵاتەوە کە چۆن ناو دەسەڵاتەوە یەکێک لە کێشەکانی ئەوەیە ڕاستەوخۆ بەدیلی پێنیە کە وەهمی ئەوەی هەیە بەدیلی پێ بۆ کێشەکان بەدیلی پێنیە بۆ کێشەکان بۆ نمونە لە ئەفغانستانە کە لە هەفتاونەوە کێشەکە دروست دەبێت دواتر دەتوانن دەسەڵاتی سوور بخەنە دەرۆخوان دەبن لە کۆتای هەشتاکانە دەبن بە دەسەڵاتی یەکلاکەرەوە لە وڵاتەدا ناتوانن بە هەشتێکی بچووکراوە لە وڵاتەیە دروست بکەن کە لەناو خەیاڵگە و خەیاڵدانی مجاهیدەکانە هەیە یەکەم شتیان بە شەڕی ناوخۆ دەست پێکە ئەمە کێشەکەی واتە ئەم ئایدۆلۆژیا وەک هەر ئایدۆلۆژیایەکی دیکەی شمولی وەک ئایدۆلۆژیای مارکسیزمی شمولی کاتێک دەوڵەتێکی ستەمکاری بۆ دروست دەکا ڕوئیای بۆ دەستا و دەستکردنی دەسەڵاتی ژەنەو خۆیدا نییە چۆن دەسەڵات دەستا و دەستکە چکای میکانزمێکی لە بەردەسانیە کە میکانزمێکی لە بەردەسانیە لە بەرامبەر ئەو میکانزمێکی تر هەیە پێی دکتۆر میکانزمی دیموکراتیەت کە میکانزمی لە بەردەسایە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات ئەم ئیشکاریەتانە کاتێ دەچێتە دەسەڵاتەوە ڕاستەوخۆ بەری دەکەوێت و نازانێت چۆن چارەسەریان دەستخۆش ئەگەر هەر لەسەر لەو پرسیارە بمێنینەوە ینی ئەم حرەکەیە لە بیدایەتەوە خەونی گێڕانەوەی دەوڵەتی خلافەتی هەبوو دوای وردە بوو بە حرەکاتی ئیقلیمی ئەم بەشە یاخود ئەم وڵاتەوە لێکەینەوە وردە خەونەکانی یعنی هەتا دێت خەونەکانی لۆکاڵیزەترە بێ خۆجێیی ترە بێتەوە ئەو تۆ چۆن تەماشای گۆڕانی گوتاریهی ڕەوتی ئیسلامیەکەی لە 28ەوە هەتاوەکو ئێستا ئەگەر قۆناغبەندیش بێت چۆن قۆناغبەندی ئەوەی دکتۆر بەهمەن ئاماژەی پێدا خاڵێکی جەوهەری ئەوەیە کە لە سەرەتاوە بەگشتی دایراتی ئیسلامی کاتێکە تەبەنی گوتارێکەکە ئیش لەسەر گوتاری زیندووکردنەوەی خلافەتەکات لەوە دەستیان پێکردو بەڵام ئەم زیندووکردنەوەی خلافەت ئەوەندەی دیدێکی مێژوویە ئەمەندە دیدێکی واقعی نییە لەگەڵ سنووری جوگرافیا و ئەو جیهانە نوێی کە ئیمڕۆ هەیە تووشی بەریەکەوتنە بێت وێ لە واقع ناتوانرێت جێبەجێ بکرێت ئەمەش واکە لە قۆناغێکە تاری ئیسلامی پاشەکشە لەم گوتارە بکات بەڵێ بەرەو ئەو ئاراستەیە ڕۆکە پاشەکشەکە پاشەکشێکی استراتیژیە تاکتیکیە لە خەیاڵی هەموو تاکیشیهی ئیسلامیە ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژانم خلافەتا گەڕێتەوە کۆن باوەڕیان بە هەموو ئەو تەنە بۆ ئاتانە هەیە کە بەجۆ لە جۆرەکان لە تەفسیرەکانی قورئانەوە وەرەگرن لە خودی قورئان و لە حەدیسەکانی شۆرە پێم وایە ئەمە لەسەر دوو ئەس جیاوازە ئەستێکیان پێم لە تایراتی ئیسلامی لە قۆناغێکە ئەگاتە ئەو قەناعەتەی کە ئەمە زیندووکردنەوەی خلافەت لە واقعی ئێستا جگەل لە خەیاڵێک هیچ شتێکی تر نییە بۆیە بە یەکجاری دەستبەرداری ئەو بیرۆکەیە بێت و ئێوێ لە چوارچەوەی دەوڵەتی نەتەوە یان دەوڵەتێکی خۆجێیە یان ئەو سنوورە جوگرافیە کە دەوڵەتی مۆدێرن هەیەی کاری خۆی بکات بەڵام هەمانە نەخێر جارێکی تر ئەمە زیندوو ئەکاتەوانە بۆ نمونە داعش بە جۆرێک لە جۆرەکان تەبەنی کرد و خەلیفەشی بۆ خۆی دانا تا ئێستاش کە ئێستا خەلیفەی افتیراضیان هەیە گریمانەی خەلیفەیان هەیە و کاروبارەکانیان بەڕێوەبێنن لە کاتێکە هیچ موقعێکی جوگرافیان بەدەستەوە نیە بەڵام هەندێک لە گروپەکانی تر بۆ نمونە تالیبان ئەزمموی دووەمی ئەم جارەی هاتووە لە جاتی ئەوەی فکرێکی جیهانی تەبەنی بکە زیاتر ئیش لەسەر فکرێکی لۆکاڵیەکە یان ئەفغانی ئەکات وەکو دەوڵەتێکی ئەفغانی مامەڵاکە ئێستا وەکو
تەنانەت وەکو پەیوەندیەکانیشی لەگەڵ حرکاتی جیهادی و حرکاتی دەرەوەی ئەفغانستان پەیوەندەکانیشی بڕیوە لە کاتێکە لە پێش 2001 لە پەیوەندیەکی تونند و تۆڵا بوو بە شوێنێک بۆ پەناگەیەک بۆ هەموو حرکە جیهادیەکان کە ڕویان تێکرد ئێستا و پەناگەیە نەماوە ڕاستی لەبەرەوە لەم دوو ئاستەیە جیاوازە بڕوام وایە کە قسە لەسەر حاڵەتی ئیسلامی ئەەکەین حاڵەتەکە ئایا وەکو ناسنامەیەکە لێ ئەڕوانین یا وەکو مەرحەلەیەک لێ ئەڕوانین ئەم دوو شتە لەیەک جیاوازە ئەگەر وەکو ناسنامە بوونی ئەم ناسنامەیە بەردەوام ئەبێت ڕاستە ئەزمونونەکە سەرکەوتو نابێت حرکاتی ئیسلامی نەیتوانی بگاتە دەسەڵات یا ئەگەر توانی بژگاتە دەسەڵات لە هەندێک وڵاتە بۆ نمونە لە میسر لە تونس سەرکەوتو نەبوو شکستی هێنا بەڵام لە هەناوی خۆیە لە ناخی خۆیە هێشتا مادام ئیسلامی وەکو ئایدۆلۆجی وەرگرتووە قابلیەتی ئەوەی تایە لە هەر قۆناغێکی ترا بێ جارێکتر هەمان گوتار تەبەنیکاتەوە باشە بەس بە هەرچەند ڕەنگە فریایی بابەتی پۆست ئیسلامیزم نەکەین بەجێڵین بۆ بەرنامێکی دیکە کێشە نابێ بەڵام گومانی زۆر 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 لەسەر سەرهەڵدانی ڕەوتی ئیسلامی هەیە تقریبن لە دوای کۆتایی جەنگی جیهانیهی دووەمەوە بۆ پێی کە بەتایبەتی خۆرئاوە پێویستی بە کۆمەڵێک هێزی جەنگاوەری دڕ هەبوو کە لە بەرامبەر بلۆکیهی خۆرهەڵات تا قوتیان کاتەوە ئێستا زۆر 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 مەلەفی سری لە مەلەفاتی سریهی بریتانیهی ئەمریکی دێنە دەرەوە کە بە ئاشکرا باز لەواکەن تاوان لەگەڵ یەک دنیا تێبینی لەسەر ئەو مەلەفە سڕیانە چکە خۆتەزانی مەلەفیهی کۆمەڵە دەوڵەتن یعنی ناتوانانی 100% تەسلیم بە ڕاست و دروستیابی بەڵام قسەیە لەسەرەوەی بۆ نمونە بریتانیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ خۆرئاوایە زۆر پێویستیان بە پشتێنەگا بە دیوارێکە بووبۆی کە نەهێڵن کۆمۆنیزم بەرەو شەرق بێ چۆ کۆمۆنیزم بەرەو خۆرهەڵات باتایە بۆ نمونە هەموو سەرچاوەکانی وزەی داگیر کردایە پیشەسازیهی سۆڤێتی ئەوەندەی ترگەشەیە کرد و ئەوان شکستیانە هێناوە ئەوە بوون حتا ئێسا قسە لەسەرەوە هەیە کە گەڕانەوەی تالیبانیش بۆ ئەفغانستان ئەگەر بە پاڵپشتی 100% ئەمریکانەوەی بە ڕێخۆشکردنی ئەو بۆ لەبەرەوەی کە چین کە ئێستا زۆر زۆر ئیش لەسەر ژیری دەستکرد و بە تایبەتی هەموو ئەو کەرەستەخاوەنێک کە پێویستن بۆ ژیری دەستکرد بۆ تەکنۆلۆژیانویەکان کە لە لیسیۆم و مەگنیسیۆم و کۆمەڵێک موادی ترن لە ئەفغانستان بوونیان هەیە دیسان و تالیبانیان قوت کردەوە لەو منتیقەیە تا چەند ئەمە ینی هینێکی ینی ئەگەر ئیسلام بڵین دەوڵەتە خۆرئاواییەکان خۆشیان ڕاستە خۆ ئەمانە کردەوە بەڵام ژینەیەکیان دروستکرە بۆی کە ئەم حرەکەیە گەشە بکاوە ئەمەش تا چەند لە قودسیەت و لە ئەو ئیلاهی بوونەی کە حرەکە ئیسلامیەکان ئیدعاەکەن کەمەکاتەوە دوو حاڵەتێم پێم وایە بێ ئاگاداری بین یەکەم ئەو خراپی دۆخی ئابووری حکومڕانی سیاسی کۆمەڵایەتی لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەمیشە کوانوویەکە هەمیشە ژیلەمۆیەکە بۆ زیندووکردنەوە بژانەوەی حرەکاتی چی ئیسلامی یا غێری ئیسلامیش بێت کە تا ئێستا درێژەی هەیە حاڵەتێکی تریان کە ئیسلامیەکان زۆرتە سوودیان لێوەرگرتووە بوونی دوژمنێکی دەرەکی بوونی بڕوابوون بە نەزەری موئامەرە کە پێیان وایە بە ئێستاشەوە موئامەرەیەک هەیە لەسەر وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی کە نانەوێ پێشکەون کە نانەوێ لەسەر قاچی خۆیان بۆستن بۆیە ئەم دوو خاڵە هەمیشە ئامادەی هەیە و مادەیەکی خاوە بۆ ئەوەی حرەکاتی هەر جوڵانەوەی جوڵانەوەی ڕزگاری خوازی بێت جوڵانەوەی ئیسلامی بێ هەر ئایدۆلۆژیەکی لەسەر دروست بێت ئەوەی بەڕێزت باسیەکەی تەنانەت نەک هەر لەسەر دروستبوونی ئەفغانستان تەنانەت هەندێک قسە هەیە لەسەر مەسەلەی دروستبوونی دەوڵەتی ئێرانیش لە کاتی خۆی تۆڤێت دەستی نەکا بە ئاوەگەرمەکان و هەرچۆنە بێت لە ڕووی ئایدۆلۆژیەوە دەوڵەتێکی ئیسلامی دروست بێ بێتە ڕێگر بەلایکەم لە بەرامبەر تەموحەکانی یەکێتی سۆڤێتە لەبەرەوە شتێکی ئاساییە ئەگەر ڕۆژ ئاوا سوود لە بە دوو حاڵەت سوودی لەوە بگرێت وەکو ئەوەی کە خۆی دروستیگا هەندێک حرەکات و داعمیان بکە یاخود لە ئەم ژینگەیە کە باسمان کرد لە هەلومەرجەکەی ئەگەر حرەکاتێک دروستکە ئەم بتوانێت خەرقی بکات و تەوزیفی بکات بۆ ئەجەندای ئەتوانین بڵین خۆر ئاواتوانێتی سوودیان لێ ببینێت بڕوام وایە تا نیسبەتێکی زۆر سوودی لە هەندێک گروپی جیهادی وەرگرت دەستخۆش ئوستازیان لەبەروی کاتم نەماوە لەسەر پۆست ئیسلامیزم ئەبێ بەرنامێکی تر بکەین ڕاستەکەی پۆست ئیسلامیزم حەزەکەم یەک ئاماژەی کورتی پێبێت کە کەی دەست پێکاوە چۆن
پۆست ئیسلامیزم تێپەڕاندنێکی ئەم ئیسلامیزمێک کە ئێستا باسمان کرد زۆر بە کورتی بوو کە بەهاری عەربی دەست پێەکە شانسێکی گەورە بە ئیسلامیزم ئەدات بۆی بچنە سەر دەسەڵات لە کۆمەڵی وڵاتی جۆر بە جۆرەوەکو لە میسرە تەنانەت لە جیهادیەکان لە عێراقدا و هەروەها لە تونس و لە هەر یەک لە وڵاتانەیە ئەم شانسە کە پێیان دەدات خۆیان تاقی دەکەن و لەناو دەسەڵاتە کە خۆیان تاقی دەکەنەوە سەرکەوتوو نابن لەوەی کە خەونی خەڵک بێنێتە دی بۆیە بەهاری عەربی یەکێکە لەو چانسانی کە دەدرێت بە ئیسلامیزم بۆی بچێتە سەر دەسەڵات و بەڵام لەناو دەسەڵاتە تاقی دەکرێتەوە هیوای خەڵک کە بۆ دروستکردنی مرۆڤێکی بەکەرامەتە ئەم تعبیرە بەکار بێ چکارە ناو وڵاتە ئیسلامیە ستەمکارەکانە مرۆڤ کەرامەتی هەستی بۆوە کرد شکێنەداوە کە بەهاری عەربی ئەمانە تاقی دەکاتەوە دیدێکی دیکە دروست دەبێت کە ئەم جۆرە لە ئیسلامیزم توانای جێڕانەوەی تەنانەت کەرامەتی نییە بۆ مرۆڤێکی کەرامەت شکاو یەکێک لە کێشەکان ئەوەی خوشەی خۆشگوزەرانی بەکاردێنی خۆشگوزەرانی ناتوانێت بێنێتەوە بۆ ئەو جی لە گەورەینەوە گەورەی گەنج کە پێگەیشتووە و پەیوەندیەکی گەوری ئینتەرنێتی کۆیان دەکاتەوە لەگەڵ یەکتریدا ژیانێکی باشتریان بۆ ناتوانانی دروستکەن بە پێچۆنە مەرگەساتێکی گەوریان لە دەوروبەری خۆیان دروست کرد ئەحمد لە لەحزەیەکدا دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو ئایدۆلۆژیایی کە ئیسلامیزم بەرهەمی هێناوە جارێکی دیکە پیابچنەوە بەوەی ئێمە بیر لەوە بکەینەوەکو مسلمان دەتوانین لەناو دەوڵەتێکی مەدەنیا بژین بەڵام کۆمەڵگەیەکی مسلمانیشمان هەبێت ئیسلامیزم ڕەگ و ڕیشەی وەکو حرەکە لە دوای بەهاری عەربیەوە گەشە دەکاوێتە دەرەوە بە شکستی ئیسلامیزم واتە پۆست ئیسلامیزمێتە دەرەوە بەڵام وەکو توێژینەوەی لێکۆڵینەوە لە 92 من پێشتەی جێڕامەوە بۆ دید و بۆچوونەکانی مالک بن نەبی بەڵام لەناو ئەوروپایەکانە بە تایبەتی فەڕەنسایەکان زۆر زوو ئیش لەسەر ئەم چەمکاکان یەکێک لەوانەوە ئۆلیڤەر ڕوایە زۆر ئیشی لەسەرەکە کابرای تریشانەیە ئۆلیڤەر کاریل ئەویش ئیشی لەسەر دەکا و ئیش لەسەر ئەم چەمکاکە و پێی وایە ئیسلامیزم کە شکستی هێناوە پۆست ئیسلامیزم دێ جێگەی دەگرێتەوە کۆمەڵێک بنەمای پتە و لەناو ئیسلامیزمە هەیە ئەمە بێت تێکی بشکێنە بۆی بتوانێت مۆدێلێکی دیکە لەگەڵ ئیسلام بەرهەم بێنێت کە لەگەڵ دەوڵەتی مەدەنیا کۆک بێت ئەمە چانسەکەیەتی وتی بە کورتی باسی بکە بە یەک دێڕ ئەگەر بیڵم پۆست ئیسلامیزم لە ئەنجامی شکستی خیتابی ئیسلامیزمەوە سەرچاوە دەگرێت و لە هەنای ئەوە سەرچاوە دەگرێت دەست خۆشگیانەکەم یەک دەقەم هەیە لەسەر پۆست ئیسلامیزم ئەگەر شتێکت هەیە پێمان بڵێ ئەوەی دکتۆر باسی کرد لە نەوەتەکانەوە لە سەردەستی ئۆلیڤەر ڕوا دواتر فەڕەنسیەکان گەشەی کرد دواتیف کەسایەتێکی کۆمەڵاسێکی ئێرانیمان هەیە ئاسیڤەیات کە لەسەر ئەم بابەتە قسەی کردووە هەرچەند ئەو نموزەجەکەی زیاتر لێکۆڵینەوەکانی وابەستەی شیعە و کۆمەڵگەی ئێرانی کردووە کە پێی وایە ریفۆرمێک لە ئێران ڕوەدا و ئیسلامێکی نوێ بەڵام دوو خاڵ هەیە ئەبێ ئاگاداری زۆر بە خێرایی ئەوژۆیە کۆمەڵێک توێژەری تر دژی ئەم چەمکە ئەوەستنەوە کە پیان وایە ئەم چەمکە واقع نییە مبەڕیرەکەشیان چییە هەمیشە کاتێکە ئەم چەمکە تەبەنی کراوە لە دوای ئەمەوە جارێکتر ئیسلامێکی تری تونتر لە ئیسلامەوەی پێشتر سەری هەڵداوە بۆ نمونە تالیبان لە شش بۆ نمونە لە دوای 2001 جارێکی تر بەهێزێکی زیاترەوە بۆ نمونە لە دوای ئەزمموی بەهاری عەربی داعش هەر سەری هەڵدا ئێستا لە بەردەم دووڕیانەکەین جارێکی تر ئایا دوای تۆفانی ئەقسا پۆست ئیسلامیزمە یان جارێکتر حرەکاتێکی جیهادی تونتر لەوانەی پێشوو دروستەوانێ زۆر سوپاسانەکەم مامۆستا ئیدریس سیوەیلی پسپۆر هەروەها مامۆستا لە بواری ئایناسی و سەرنووسەری گۆڤاری ئایناسیش دکتۆر بەهمەتای نەریمانیش کە هەم مامۆستا هەم توێژەر و نووسەریشە زۆر سوپاسانەکەم بەڕێزان خۆشەویستان ئەمە بەرنامەیەم جارەمان بوو سوپاس بۆ هەر کەسێک تا ئەم کاتە لەگەڵمان بوو لەگەڵمان بمێنەوە لە بەرنامەکانی داهاتووترە قسە لەسەر هەموو ئەو بابەتاناکەین کە میدیای کوردی فەرامۆشی کوردنیا خودت خۆیان لێنایە ئێمە لەگەڵتانین بۆ شەنوکەوکردن و هەروەها شرۆڤەکردنی هەموو ئەو دیاردانەی کە قوڵ پێویستە لەسەریان بۆستین بەڵام ئێمە زۆر بە هاکەزایی بەلایەناڕۆین تا بەرنامێکی دیکە بە کاتێکی عەقڵی دیکە بەخواتانە سپێرم خوای گەورە هەر هەمووان لەش ساغ و تەندروست و دڵخۆشکار دووبارەش سپاس بۆیەوە